دەمەوێت ئاماژەیەک بۆ بکەم داواکارم لە کەسوکاری شەهیدان ئەوانەی کە پێشوو موچەکانیان لە بانقی چەرموو وەرگرتووە کە ڕۆژی شەممە و یەکشەممە موچەی کەسوکاری شەهیدانی سەنگەر دابەش دەکەین و ڕۆژی دووشەممە و ڕۆژی سێشەممە موچەی کەسوکاری شەهیدانی هاوڵاتی دابەشەکەین و ئەو کەسانەی کە موچەیان لە بانقی برایەتی وەرگرتووە تاکو ئەو ساتە ڕەزامەندی لەسەر هێنانی پارەکە لە بانقەکە ڕۆژەکە دیاری نەکراوە ئەیجینا ڕەزامەندیەکە دراوە و هەر کات ڕەزامەندی درا بۆی بڕۆم لە بانقی برایەتی پارەکە بێنم خۆمە ڕۆم لە بانقی برایەتی پارەکە دێنم و خشتەکەیان بۆ دیاری دەکەم و موچەکە دابەش دەکەینە سەریانە بەڵێ ئەگەر ڕۆژ شەممە بانقی برایەتی موچەکەم بداتێ لە یەکشەمەوە دەست پێ یەکەم ئەگەر یەکشەممە موچەکەم بداتێ لە دووشەمەوە دەست پێ یەکەم ئەوەی کە باسم کرد وتم ڕۆژەکانم دابەش کرد بۆ ئەوەی قەڵەباڵغی دروست نەبێ و ڕجای و داواکاری لە کەسوکاری شەهیدان و ئەمفال کراوان کە سەرمان لێ ئەوە نەکەن زۆر قەڵەباڵغی نەکەن بۆ تەندروستی ئەوانمانە ئێمە تەنسیقمان کردووە و قسەیان لەگەڵ کراوە و ئامادەیان دەربڕیوە کە هاوکارمان بن و ئێمەش داواکارین خەڵک تا دەتوانن بە بازگەکانانیان هەمومان دەزانین لەم شارەیە بای خۆی جوولە هەیە و دەتوانن بگەنە ئەم دایری ئێمە.